بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر موچە لەسەر نەوت و پابەندیەکانی هەرێمی کوردستان و ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و ئایا ئەم ڕێکەوتنانەی کە کراوە جێبەجێ دەکرێت لە 2025 بەبێ کێشە موچەی موچەخۆران دابش دەکرێت و پرسی خانەنشینیش چی بەسەردێ ئایا یاسای یەکگرتووی خانەنشینی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت کێن لێی سوودمەند دەبن هەروە قسە لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی و پرسی ماگرتوانیش دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان هەروە ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کاکتۆر سوپاسیان بەدەبوون دەکەین بەخێر بێن ئەگەر سەرەتا لە پرسی مانگرتوانەوە دەست پێ بکەین نزیکەی دە ڕۆژێکە لە سلێمانی ژمارەیەک فەرمانبەر و مامۆستا مانیان گرتووە بەڵام تاکو ئێستا دەسەڵاتدارنە وەڵامی داواکاریەکانیان نەدراوەت و لایەن دەسەڵاتدارنەوە زۆر جار ڕوبەڕووی تەشیریش دەبنەوە بەتایبەت چەند ڕۆژی ڕابردوو قسەکەری حکوومەت قسەی لەسەر مانگرتوان کردبوو سەرنجی بەرز لەسەر مانگرتوان و بێباکی دەسەڵات لە وەڵام نەدانەوەیان چۆنە بەناوی خۆی گەورە و مێهرەبان سڵاو لێ و بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیامیش لە ڕاستیە ئەوەی کە ئەو جوامێرانە ئەنجامیاندا و ئەنجامیەدەن ئەو 12 جوامێرەی کە ئێستا مانیان گرتووە لە خواردن بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان و سەرجەم موچەخۆرانی هەرێم و نەکرد تەنها موچەخۆران بەڵکو هەموو هاو نیشتیمانیان هەرێمی کوردستان بە شێوەیە لە شێوەکان یعنی پەیوەندیدارن بە پرسی موچەوە یعنی چونکە موچە ئەڕواتە ناو بازارەوە و ئاڵ و گۆڕی پێکرێت و ئەڕاتەوەوانە بۆیە لە ئەنجامی ئەمە ئەوان لە پێناوی مافی هەمووانە ئێستا مانیان گرتووەوە کار بۆەوەکەن کە ئەم مەسەلەی موچە بە یەکجاری چارەسەر ببێ و لە کێشە و ململانە سیاسیەکان بێتە دەرەوە و لە ڕێگەی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە خانەنشین و فەرمانبەرەوە عفو بورن وا بکرێت کە ئەم پرسە بە یەکجاری چارەسەر ببێ بە دڵنیاییشەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێباکەن چونکە ئەمە نەریتی هەموو دەسەڵاتە شکست خواردووەکانە بەدەم ناڕەزایەتی و فشارەکانی خەڵکەوە ناچن تا لە مەسەلە کوردیەکەیە ئاڵێ سەریانەدا لە بەردی الحەد یعنی هەتاکو لیان نەقەومێ و هەتاکو لەبەر یەگەڵ نەوەشێن نازانن کە لە دەستدانی شەرعیەتی خەڵک چەندە کەمەرشکێنە بۆ دەسەڵاتەکان و یعنی سەیری کە بەهێزترین ئەو دەسەڵاتانەی کە هەن لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازیەوە کاتێک کە شەرعیەتی خەڵک لە دەسەدەن بەرگەی بچووکترین مەترسی ناگرن یعنی سەیری نمونەی ڕژەمەکەی بەشار ئەسەد واضحە یعنی تر پێویست ناکە زۆر دوور بڕۆین نمونەی سەدام واضحە بۆیە بەداخەوە یعنی ئەوانە زۆر بێباکانە و لە هەمان کاتیشە زۆر لوودبەرزانە مامەڵاکەن کە لوودبەرزیەکی زۆر فشۆڵە یعنی ئەنجامی حکومڕانی ئەمانە چییە لە ماوەی 35 ساڵی ڕابردوو ئەنجامی حکومڕانی ئەوانە بریتە لە برسیکردنی خەڵک بریتە لەوەی کە ئێساوەتە خەڵک مانەگرێت دژیان و لە هەمان کاتیشە خزمەتگوزاری ئەساسیەکانی خەڵک دابین نەکراوە لە دوای 35 ساڵ 34 ساڵ حکومڕانی تا ئێستا کارەبای نیشتیمانی 3-4 سەعات هەیە خزمەتگوزاری سەرەتاییەکان خۆتان نەزانن چۆنە و ئەوە تا بۆ موچەش ناچارە بن پەنا بۆ حکوومەتی اتحادی بەرەنجا لەبەرەوە حەق نییە یعنی حەقە زۆرین بن زۆر متەواضع بن چونکە حکومڕانیەکەیان ئەوەنە هینی نەهێناوە ینی حکومڕانیەکی تەندروست و ئەوە نییە تا لوود بەرز بن هەر تەنانەت ئەوانەی کە حکومڕانیەکی زۆر پێشکەوتوو ژێن نەکایەوە بەرامبەر بە خەڵکی خۆیان لوودبەرز نین چونکە زانن شەرعیەتیان پەیوەندیدارە بە خەڵکەوە بەڵام بەداخەوە ئەمانەی کە بەو شێوەیە حکومڕانیەکەیان بەو شێوەیە بەڵام ئەمانە لوودبەرزن کە بەداخەوە ئەوە لە جێی خۆی نییە بەڵێ لەسەر ئەو تەشیرەی بە مامۆستا و مانگرتوان دەکرێت فەرمانبەران بۆ چونت چییە؟
لە ڕاستیە ئەوانە تەشید بە خۆیانەکەن ئەوانە خۆیانەکەن بمەسخرە ئەوەی کە دوو لە ڕووی جەناب و پەرژینێکی قایم بێ لە ڕووی هەموو بینەرانی بەڕێز کە ئەمە بیستن ئەوە گاڵتەکردنە بە خۆیان کەس لیان ناکڕێ یعنی ئەوانە سەربەرزن مانگرتووان سەربەرزن ئێوە خۆتان زانیتان بینیتان دوێنێ خەڵک بە چ ئاپۆڕایەکی گەورەوە ڕۆی بۆ لایەن و چ ڕێزێکی گەورەی لێنان و شایانی هەموو ڕێزێکن شایانی هەموو پشتیوانیەکەن ئەوە موقعیەتی مانگرتووانە ئیتر لێرە و لەوێ هەندێک کەسی ناکەس هەرچیەگەڵێ ئەوە مەوزوعێکی ترە ئەسڵ شایانی باسکردن نییە بەڕای من سەیری کە بزانە چۆن تا بە ئێستاش ڕۆژانە دەستە بە دەستە چون و توێژە جیاوازەکان ئەچن سەردانیانەکەن و ڕێزیان لێنێن ڕێز لەو خەباتیانێنێن کە هەیەە و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی متعاطفە لەگەڵیان هاوسۆزە لەگەڵیان و خۆتان نەزانن تەنانەت لە سۆشیال میدیاشە چۆن خەڵکی کوردستان هاوسۆزی خوانیان بۆ دەرەبڕێ ئەوە سنگ و پێگەی ڕاستەقینەی ئەوانە نەک ئەوەی کە هەندێک قسە و باس لێرە و لەوەیەکرێەوە کە وەکو باسم کرد ئەسەن شایانی ئاوەڕ لێدانەوە باسکردن نییە. بەڵێ کاکتۆر بۆ چوونی بەڕێزت چی بوو لەسەر ڕێکەوتن لەسەر موچە ئەمڕۆژ بەغداد بە 1950 ملیاری ناردووە بۆ موچەی مانگیەک پێ دوایە جێبەجێ بکرێەوە خۆ یاخود بڵێن ڕوونتە دەسەڵاتدارانی هەرێم ئەو پابەندی داهاتینانەوتی نەود و پابەندی تەکنیکی لە لیستی موچە جێبەجێ بکەن گەشتبینن بەوەی کەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێەوە خۆی لە ڕاستیە پەسەندکردنی هەمواری یاسایی موازنە هەنگاوێکی گرنگ بوو چەند جاری تریش باسمان کردووە 2-3% کە پێویستەکات معالەجە بکرێن بۆ ئەوەی کە پرسی موچە بە یەکجاری چارەسەر ببێ یەکەم فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆوە بۆ ئەوەی ئەم کێشەی بە قاچاقبردنی نەوتی هەرێمی کوردستان کەم ببێتەوە و هەستەکەم ڕەنگە هەر بە ئیجارەیە بە تاوەتی کۆنتترۆل نەبێ بەڵام کەم ببێتەوە و داهاتە ناو خۆیەکان لە 150 داهاتە ناو خۆیەکان بچێتە ناو خەزانەی اتحادیەوە و لە هەمان کاتیشە پرسی بنەجێکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان جێبەجێ بێ ئەگەر ئەمانە ببێ ئەوە ئەتوانین بڵین وردە ئەو کێشانی کە هەند چارەسەرە بن چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان بەشدارە بێ لە کۆکردنەوەی داهاتی اتحادی ئێستا کێشەکە لە ئاستی حکوومەتی اتحادی بەو شێوەیە کە حکوومەتی اتحادی لەژێر فشارێکی گەورەی هێزە سیاسیەکانی تری عێراقا بەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە قاچاق نەوتە فرۆشن و داهاتە نەو خۆیەکان ناگەڕێنەوە بۆ حکوومەتی اتحادی لەو لاشەوە مانگانە نزیکەی تریلیۆنێک دینار لە حکوومەتی اتحادیەوە هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەگەر نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ و هەرێمی کوردستان لە 150 داهاتەکان بە حکوومەتی اتحادی ئەم بیانووی بەدەست هێزە سیاسیەکانی تری عێراقەوەیە بۆ فشارکردن لەسەر حکوومەتی اتحادی نامێنێ و لە هەمان کاتیشە کێشەیەکی تری حکوومەتی اتحادی چارەسەرە بێ کە ئەویش کێشەی نەختینەیە یعنی بەهۆی ئەو پارەی کە بۆ هەرێمی کوردستان هاتووە و دێت عێراقیش تووشی ئەزمەی نەختینە بێ چونکە بۆ خۆتان نەزانن بەهۆی ئەو هەلومەرجانی کە فدرال بانکی ئەمریکی و خەزانەی ئەمریکی لەسەر بانکی فدرالی عێراقی دروست کردووە زۆر جار کێشەی نەختینە دروستە بێ بەڵام ئەگەر هەرێم بەشدار بێ لە گەڕاندنەوەی داهات ئەو کاتە ئەم کێشانە تا ڕادەیەک چارەسەرە بێ و ئەمە دەرفەتە هێنێتە کایەوە کە شێوەیەک لە لێک تێگەیشتن و متمانە دروستکردن لە نێوان هەردوو لایە بێتە کایەوە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە هەرێم پابەند نەبێ بە ناردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە یان هەر کێشێک لە مڕۆوە دروست بێ ئەوە من پێم وایە کە ناردنی موچە لە حکوومەتی اتحادیەوە زۆر ئەستەمە بێت چونکە یعنی ئێمە لە ساڵی هەڵبژاردنە بین و لە ساڵی هەڵبژاردننی شا بەدڵنیاییەوە هەڵوێستەکان زۆر تونترە بن مزایدات یەتەکایەوە بۆیە ئەگەر هەرێم پابند نەبێ بە جێبەجێکردنی ئەو بابەتەوە ئەو بەدڵنیاییەوە پرسی موچە کێشەی گەورەی لێ دروستە بێ و من پێم وایە ئەمە دوور نییە بکێشێ بۆ تەنانەت دابەشکردنی هەرێمیش بەڵێ سەبارەت بە نەوتەکەیان یالەتی ڕادەستکردنەکەی پێ دوایە بەم زوانە ڕادەست بکرێت چەندە بڵێنەوە هەموار کراوەتەوە لە پەرلەمانی عێراق ئالێتەکەی دەوێ ینی لەو ڕۆژێک کە پەس کراوە چەند ڕۆژی ڕابردوو دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود کاتی دەوێت ڕادەستکردنی نەوت بە بڵین بە سۆمۆ وارچەندە لە یاسای بجە باسی 400,000 بەرمیل دەکا
بەز وەزیر نێوتی عێراق دوێنێ قسەی کرد دڵێلانی کەم 300,000 دەوێت تەسلیم کە نابێ بە کێشە ئەگەر نەگاتە 400,000. لە ڕاستیە خۆی گرنگە یعنی ئەوەندەی کە حکوومەتی اتحادی داوایە کات بدرێ بە سۆمۆ و پێم وایە ئاسانیشە ئەمە لەبەرەوەی بۆری نەوت هەیە لە هەرێمی کوردستان و ڕەنگە مەسەلەی بۆری نەوتەکەش ببێ بە کێشە لە داهاتوە و یعنی ئەوەی کە ئەو بۆریە نەوتە کاتی خۆی فرۆشتیان و تێچووی گواستنەوەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتەوە لەوە ئەوەش لە داهاتوە کێشەی لەسەر دروست بێ کە پێویستی بە چارەسەرە بەڵام خۆی گرنگە هەرێم ئامادە بێت نەوت ڕادەست بکات نەوت بدا بە سۆمۆ تەمان بەدڵنیاییەوە ئێستا 16 ئەوەی کە باسەکرێ تێچووی نەوتی هەرێمی کوردستان بە 16 دلار ئەخەمڕێنرێت تا ئەوەی کە ئەو کۆمپانیایە لەسەری ڕێگەکەون خەمڵاندن ڕاستەقینەکە بکە و بۆ تێچووی نەوتی هەرێمی کوردستان یعنی هیوادارم هەردوو لا بە حوسنی نیەوە مامەڵە بکەن و یاساکە جێبەجێ بکەن و ئەو کێشانەی کە ڕەنگە بێتەکایەوە پێکەوە چارەسەری بکەن بۆ ئەوەی جارێکی تر پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نەبێ بە کێشە ڕەنگە ئەو ئەگەر سۆمۆن نەتوانێ ئەو نەوتە بنێرێتە دەرەوە لە ناو خۆ نەوتەکە بەکاربێنێ و لە بری ئەوە لە بەسڕە نەوتێکی زیاتر بفرۆشن. بەڵێ بەس بڵین پێشتر بەر لە فرۆشی نەوت پرسی پشکی هەرێم لە 170 بوو دوای کراوە لە 112 ئێستا کە نەوت دەکرێت کە سەرژمێری ئەنجام دراوە دوای هەڵی دەسەڵاتداران پشکی هەرێم زیاد دەکرێتەوە لە بودجێ عێراق وەکو شایستەی دارایی موچەخۆران بێ وەکو پارەی پشکی هەرێم بێ لە پرۆژەکانی وەبەرهێنان پەرەپێدانی پارێزگاکان. بەدڵنیاییەوە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆوە بڕوە و نیوەی داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی دەنگی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەفدی هەرێمی کوردستان لە بەغداد دلێرترە بێ بەوەی کە بەشدارن لە داهاتی اتحادی بۆیە ئەو دەنگانە کفە بن کە باز لەوەکەن کە هەرێم هەراڵێ بێنە هەر بێنە هیچ ناداوە هەراڵێ هەر بێنە ئەو کاتە تۆ بەشداری هەرێم بەشدارە لە زیادکردنی داهاتی اتحادی و ئەمە ڕێگا خۆشەکە کە هەرێم بیپەرژێ بۆ چەسپاندنی داخوازیەکانی تری وەکۆی کە جەنابەت باست کرد پرسی ئەمەی کە یعنی ئەو لە 112 بکرێ بە لە 114 بەو شەوەی کە لەسەر ژمێری دانیشتوان هاتووە و یعنی نەکەر ئەوە بەڵکو ئەو کاتە هەرێم ئەیپەرژێ لەسەر ماف و استحقاقاتی تری خەڵکی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا پرسی ناوچە جەناکۆکەکان یعنی دەنگی دلێرترە بێ لەو پرسانەیە واتوانەیە یعنی داوای ئەو ماف و شایستانە بکات کە لە دەستوری ئیتیحادیە چەسپێنراوە. بەڵێ بەس کاکتۆر بۆچی ینی ئەو شکستەی کە لە نەوتیش توشمان هات خەڵکی کوردستان لە موچە باجیدا لە بڵین لە پرۆژەکان ئێستا دەبینین بۆ نمونە ئەتا پەرلەمانتارانی دەسەڵاتە و ڕۆژێک کە هەمواری یاسای بودجە پەسەند کرا پیرۆزباییان دەکرد ینی هەم نەوتەکە پێشتر بەدەستکەوت کە فرۆشراوەکو دەستکەوتێکی گەورە سەیران دەکرد دووبارە کە تەسلیم کراوەتەوە پیرۆزبایی و دەستکەوتە ینی بۆچی ئێستا دەسەڵات شکستەکانیشی دوای چەند ساڵار وەکو دەستکەوتێک بە خەڵک دەفرۆشترێتەوە وەکو منەتێک بە خەڵک کە ڕێکەوتن کراوە و نەوت تەسلیم دەکەن. کاک حەکیم گیان ئەمانە کە یعنی بە مەسەلێکی کوردی ئەڵەیە گەر شەرم و حەیا نەبووی تر هەموو شتێکەیە و ئەوانە هەموو شتێک ئاساییە بێتەوە ئەمەش تقریبەن ئاوایە یعنی بەداخەوە ئەوانەیانێ لە بیری خەڵکی بەرنەوە کە شکستێکیان هێناوە شکستێکی چ کێشە و چەرمەسەریەکیشان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. لە ڕاستیە ئەم پیرۆزبایی و بەزم و ڕزمەی کە ئەمڕۆیکەن ئەگەر پێش دەرچوونی قەراری دادگای باڵای فدرالی سەبارەت بە مەلەفی نەوت باتنایە ڕێکەوتنێکی متەوازنیان لەگەڵ حکوومەتی اتحادی بکردە پێش دەرچوونی بڕیارەکەی دەستەی ناوژیوانی پاریس لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێبکەوتنایە ڕێکەوتنەکان زۆر متەوازنترە بوون و دەستکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان زۆر زیاترە بوو بەڵام ئیتر ئێستا دەستیان لە بنی هەبانەکە دەرچووە بەڵام سەرباری ئەوەش با بڵێن قەیچێکە دەی با ئەوانیش پێیان خۆشە شتێکی زۆر زۆر باشە هیوادارین کە فعلەن
بەو شێوەیە کە پیان خۆشە کە ئەو یاسایە پەسەند کراوە فعلا پابند بن پێوەوە بۆ ئەوەی ئەو چەرمەسەری و یعنی دۆخە خراپەی کە خەڵکی هەرێمی کوردستان ماوەی 10 ساڵە تیاژین کۆتایی پێبێت و خەڵک ئاهێکی بەبەرابێتەوە و بەبێ ترس هەموو مانگێک موچەکانی خۆیان وەربگرن. بەڵێ بەس ئەو هەڵەیە بڵێن کە نەوت سەربەخۆ کە 10 ساڵ بڵێن بەردەوام بوو بەم زوانە لێکەوتە خراپەکانی ساڕژ دەکرێن هەر بڵێن 100 تریلیۆن لە بەغدا پشکی هەرێم نهات کە بەشی موچەی 9 ساڵ دەکات موچە خۆران تووشی کێشە بوون کاسبکاران ینی بازار پرۆژەکان بەم زوانە ینی ئەو لێکەوتی ئەو هەڵە گەورەیە ساڕژ دەبێت خۆی گرنگەدان بە هەڵەکەی خۆیان نەبنێن ئەوە زۆر گرنگە دانی پیا بنێن کە هەڵەیان کرد نابوو وا بکەن ئەگەردان بە هەڵەی خۆیان نەبنێن وردە ئەتوانرێ ئەو پرسانەش چارەسەر بکرێ مەسەرەن یەکێک لەو پرسانی کە پێویستە کات چارەسەر بکرێ پرسی پاشەکەوتە کە ئەگەر ئێمە دەسەڵاتێکی باشمان هەبێت لە هەرێمی کوردستان حکومڕانیەکی سەرکەوتومان هەبێت لە هەرێمی کوردستان نەگەم حکومڕانیە شکست خواردووە لە ڕاستیە وردە ئەتوانرێ ساڵ بە ساڵ هەندێک لەو برینانەی کە بووە ساڕژ بکرێ و لە ڕێگای ئەو داهاتانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە کۆکرێتەوە ئەگەر بۆ گەندەڵی نەچێ ئەتوانرێ بەشێکی پاشەکەوتی خەڵکی هەرێمی کوردستان بدرێتەوە یان هەندێکی بخرێتە بریە و قەرزانەی کە لە لای موچە خۆرانی هەرێمی کوردستانە بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر بەتەمابن بەردەوامن لەسەر هەمان تاس و هەمامی ڕابردوو و دان بە شکستەکانی خۆیانانێن ئەو بەدڵنیاییەوە ڕاستەکەی ئەو برینانە هەر بەردەوام بێت. بەڵێ مادەم باسی پاشەکەوت کرد وەکو موچەی مانگی 12 بە خوێندنەوەی بەڕێزت دەیخۆن پاشەکەوتی دەکەن دەدرێ چی بەسەرە چکێسە خۆیان لێ بێدەن کردو و وەزارەتی دارایی دەڵێ سپەی دەست بەدا بەشکردنی موچەی مانگی یەک دەکرێ. لە ڕاستیە یعنی وا تەسەوڕەکەم کە زەحمەت بێت ناڵێم بە تەواوەتی مستەحیلە بەس زەحمەت بێ موچەی مانگی 12 و بەداخەوە ئەم دەسەڵاتە فێریەوە بووە یعنی لە 2015ەوە کە یعنی زۆربەی ساڵەکان بەشێکی موچەی ئەو ساڵە ئەفەوتێ بەشێکی موچەی ماوەکان نادرێ خۆتانزان ساڵی 2023 سێ موچەیان نەدا ینی سێ موچەی ئەخیریان نەدا وا تەسەوڕەکەم ینی ئەستەم بێت تازە موچەی مانگی 12 بدرێ و لە قسەکانیشانەوا دەرەکەوێت کە باز لەوەکەن ئەڵێن 12 موچەی مانگی عفو 2025 ساڵی 2025 دەستەبەر کراوە لەوە چێت پرسی موچەی مانگی 12 لەلایەن کۆتایی هاتبێت. باشە کاکتۆر بەخوێنەوەی بەرز دەوەی کە پێوەزوو بە بڕیاری دادگای فدراڵی سەبارەت بە تەوتین کۆتایی هاتووە بەغدا هەژماری منی قبول کردووە یاخود جارێ ینی پینۆپەڕۆ کراوە بۆ 2025 چۆن دەیخوێنیتەوە؟ سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە کاک حەکیم لە ڕاستیە بڕارەکەی دادگای باڵای فدرالی سەبارەت بە تەوتین زۆر ڕوون و وازەحە بەوەی کە تەوتین بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویست دەکات لە بانقە فدرالیەکان بکرێ حتا بەو نەسە ئاڵێ البنوك الحكومية العاملة خارج الإقليم لەبەرەوە زۆر وازەحە لەو ڕۆوە بەڵام پێدانی موچەکان بنەجێکردن نەبێت لە بانقە فدرالیەکان بێ پێدانی موچەکان ئەکرێت لە هەر شوێنێک بێت ئەکرێت لە شوێنەکانی سەیرەفە بێ ئەکرێت لە ATM بێت ئەکرێت لە بانقە ئەهلیەکان بێت ئەکرێەوە بەپێی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەو ڕوونکردنەوەیشی کە سەرۆکی دادگای باڵای فدرالی یاوێتی لە مەسلەی بنەجێکردنی موچە لە وەڵامی پرسیارێکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕاستیە سەرۆکی دادگای باڵای فدرالی ناتوانێت عدول بکە لە قەراری محکەمەی اتحادی ئەوە تەنها دادگای باڵای فدرالی خۆیەتی بنوە ئەندامەکەیەوە ئەتوان عدول بکەن لە قەرارێکی خۆیان وەگەرنا یعنی ئەو ڕوونکردنەوەیە ناتوانێت بێتە عدول بۆ قەرارەکەی دادگای باڵای فدرالی بۆیە بەپێی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی پێویست دەکات بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بانقە حکومیەکان بێت نەک لە بانقە ئەهلیەکان. باشە بەزەوەی کە دیارە پێچێت دەسەڵاتدارانی بەغدا بە هەژماری من ڕازی بن
کە ئێستا بەش زیاتر لە نیوەی موچەخۆران پێم وایە ئەم ساڵ ئەم پرسێکی ئێژگار گەرمە بێ و پێم وایە پێداگریکردن لەسەر بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین زۆر زیاترە بێ بە تایبەتی ئێستا فشارێکی ناوخۆی لە هەرێمی کوردستان هەیە بەوە ڕاستەیە و لە ئاستی حکوومەتی اتحادی و لە ئاستی یعنی هێزە سیاسیەکانی عراقیش ئەم فشارە تا دێت زیاترە بێ و پێم وایە فشاری زۆر زیاترەکەن بۆ ئەوەی کە پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لانی کەم ئەگەر بە شێوەیەکی ئارەزومەندانەش بێ کێ هەژماری منیەوێ و کێ تەوتینیەوێ ئەمە ئەم ساڵ جێگیر بێ. بەڵێ سەبارەت بە نیوەی داهاتی ناوخۆ کاکتۆر پێشتری شەرێم بەغدا لەسەر یاسای کارگێری دارایی ژمارە 19 ساڵی ژمارە 6 ساڵی 2019 کێشیان نەبوو کە چ شتێک داهاتی فیدراالیە چ شتێک نافیدراالیە و پێشتر ئەو سێ چوار مانگی کە تەسلیمیان کرد 7 ملیار 8 ملیار 90 ملیاریان تەسلیم کردبوو لە کاتێکە بە پێی میزانی مراجعە مانگانە 392 ملیار داهاتی مانگانەی هەرێم بۆ لە ساڵی ڕابردوو. پێ دوای لەسەرەوەش ڕێکەوت بن چەند نیوەی داهاتی ناوخۆیە یاخود ئەوە وردەکاری دەوێ زیاتر؟ لە ڕاستیە ئەگەر پرسی نەو چارەسەر ببێ و فعلەن بڕاتە بواری جێبەجێکردنەوە تا ڕادەیەکی زۆر ڕێگا خۆشەکە بۆ هێنانەکایی کەشێکی ئیجابی بۆ گفتوگۆکردن لەسەر مەلەفەکانی تر و هەوڵدان بۆ ڕێکەوتن لەو مەلەفانی تر. یعنی ئەگەر مەسەلەی نەوتەکە چارەسەر بوو ئەو پرسانەی تریش بە پێی یاسا و بە پێی دەستور قابلی گفتوگۆکردن لەسەریەتی و ئەتوانرێ ڕێوشێنی بۆ بدۆزرێتەوە بە تایبەتی هەرێمی کوردستانیش وەکو پارێزگاکانی تری عراق کە ئەو لەو پرسەیە هەرێم و پارێزگاکان وەکو یەکن ئەتوانرێ بەرگری لە مافە دەستوریەکانی خۆی بکات. بەڵێ ئەی کاکتۆر سەبارەت بە پشکی هەرێمەوەی کە پێویستە بە پارەی پرۆژەکان ئەوەی پێوەستە بە نەوتی سپی بە بانزین و سوتەمەنی ئەگەر نەوتەکە تەسلیم بکرێ هاوڵاتیان هەرێمی کوردستان دەستیان پێڕادەگات ئێستا پێش فرۆشی نەوت لێرەش بانزین هەرزان بوو لیتری بە 450 دینار بوو بەس ئێستا دوو قیمەتە نەوتی سپی بە هەمان شێوە بە نرخێکی پاڵپشتی کرا و درا بە هاوڵاتیان دەگەڕینەوە بۆ قۆناغا. ئەگەر ئەوە جێبەجێ بێ بە دڵنیاییەوە هەنگاو بە هەنگاو ئەتوانرێ هەموو ئەو بابەتانی کە جەنابەت باست کرد بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و ئەو کاتە دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەندامانی کوردی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش دلێرترە بێ بەوەی کە داوای سەرجەم ئەو شایستانەی خەڵکی هەرێمی کوردستان بکەن لە حکوومەتی اتحادی. بەڵێ سەبارەت بە خەرجی موچە پێدوای لەمە دووە دیاریکراو دەبێت کە ئێستا بۆ مانگیەک 950 ملیاریان داناوە چونکە لە ماوەی ڕابردوو بەرزونزمی زۆری کردووە. ئێمە براچومینێکمان کردبوو لە سەرەتای کابینەی بڵێن نۆیەم خەرجی لیستی موچە لە دەوروبەری 881 ملیار بوو ئێستا دواتر بەرز بۆ تریلیۆنێک ئێستا هاتووە 950 ملیار دیناری مانگانە. پێ دوایە لەمە دووە دەبێت سابت بکرێ و بەرزونزمیە نامێنێت. خۆی لە ڕاستیە یعنی ئەگەر ینی پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆران تەواو ببێ ئەو کاتە هەر تۆزە بەرزونزمەکە لە ئەنجامیەوەی یەکێ خانەنشینە بێ یەکێک مەسەرەن هەرچەندە بەداخەوە پلە بەرزکردنەوەیان بەڕاگرتووە بە شێوەیەکی نایاسایی لە هەرێمی کوردستان یەکێکی تر مەسەرەن پلەی بەرزەکرێتەوە عەلاوە و تەرفیع و ئەم شتانە هەیە. یعنی شتێک ڕەنگە لێرە و لەوێ هەندێک گۆڕانکاری بەسەرا بێ بەڵام گۆڕانکاریەکان بە شێوەی گەورە نابن. یعنی بۆیە سابتە بێت و ینی بە شێوەیەکی ئاسایی هەندێک گۆڕانکاری بچووکتیان ڕوەدات و وەگەرنا گۆڕانکاری گەورەتیا دروست نابێت. بەڵێ سەبارەت بە خانەنشینان کە زیاتر لە 30,000 کەس بۆ مانگیەک ناویان لیستی موچە دەرهێنراوە یاسای خانەنشینی وەکو خۆی جێبەجێ دەکرێت ئەمڕۆ بەڕێز ڕوونکردنەوەی کە دابوو خەڵک پرسیار دەکا ئەوەی کە پێویستە بە جێبەجێکردنی یاسای خانەنشینیە گرتووی عێراق چێوەرگرتنی 12 موچەکە بێ چاوتاکردنی موچەکانیان بێ چێوەرگرتنی ئیکرامیە بێ ئایا لەکەیەوە جێبەجێ دەکرێت چۆنە ڕوونە چی بەسەردێت؟ ئەوەی بەدوادەشونمان کردووە لە پرسی مانگی یەکە موچەی مانگی یەک هاوشێوەی وەکەوەی کە لە مانگی 12 ینی لیستەکان حازر کراوە خانەنشینانی هەرێم ینی موچەکانیان بە هاوتاکراوی وەرەگرن
بەڵام یعنی وەزارەتی دارایی اتحادی پرسیارێکی لە دادگای باڵای فدرالی کردووە داوای ئەوەی کردووە یعنی ئەوە دادگای باڵای فدرالی ئەوە یەکلا بکاتەوە کە لە چ کاتێکەوە هاوتاکردنی موچە ئەبێ بکرێ دادگای باڵای فدرالیش ئاماژەی بەوەی یاوە کە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی لە ڕۆژی دەرچوونیانەوە کاری پێکرێ وەکەوەی کە لە ینی لە پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فدرالی هاتووە ئەمەیان وا تەفسیر کردووە کە یعنی وەزارەتی مالیە یانەوێ وەزارەتی مالیە اتحادی ئەنەوێ ئەمە وا تەفسیر کەم بڵێن لە دوای 23/11/2022 ئەوەی کە خاننشی نەبێ ئەوانە موچەکانیان هاوتاکرێتەوە ئەوەی پێشەوە هەر بە یاسا هەڵۆشاوەکە سەرفەکرێت کە ئەمە بۆچوونێکی دروست نییە و لەو ڕوونکردنەوەی کە جەنابەت باسیەکەی بە دوور و درێژی باسی یعنی زۆر دوور درێژ نییە بەڵام بە وردی ئاماژەمان بەوەیەوە کە ئەوی بۆچوونە دروست نییە بەڵکو ئەوە ڕێک پێچەوانی قەرارەکەی دادگای باڵای فدرالیە چونکە حکمی یەکەمی بڕیارەکەی دادگای باڵای فدرالیە ئەوەیە کە جێبەجێکردنی یاسای 27 ساڵی 2006 هەڵوەشاوە نادروستە و پێویستە کات یاسای ینی ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ بێکەوە یاسای بەرکارە و ینی موچەی سەرجەم خانەنشینان و پاشەوارەکانیان هاوتا بکرێتەوە لەگەڵ ئەو یاسایە بەڵێ ینی کاوی تۆر بۆ مانگیەک ئەوانەی کە پێش 23/11/2022 خانەنشین کراون بە هاوتاکرایی موچیان وەرنەگرتووە بۆ مانگە بە ئەوەی کە بیستومە ئەوەی کە بەدۆداچوونمان بۆ کردووە ینی لە مانگی یەکە بە هاوتاکراوی ئەوانەی پێش 2022 بە هاوتاکراوی وەریەگرن و لەگەڵ دڵسۆزانی هەرێمی کوردستان ئەوانەی یعنی لەگەڵ هەندێکی ئەوە برادرانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەوانەی لە پرسی قانونیە شارەزاییان هەیە و لەگەڵ ئەندامانی کورد لە ئەنجومەنی نوێنرانی عراق پێکەوە هەماهەنگیەکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەشی کە لەو ڕۆوە لای وەزارەتی مالیەی اتحادی هاتۆتەکایەوە باشە کاتۆرەوە بڵین سکاڵەکەتان تۆمار کرد لەگەڵ یەکێتی خانەنشینان کە سکاڵەکەتان بردەورە سەر یاسای خانەنشینی بەزەوەی کە پێویستە بە خانەنشینی سەربازی لە وەزارەتی پێشمەرگە تا کوێستا هاوتا نەکراوە خەڵک پرسیار دەکا ئەویش دەبێ هاوتا بکرێ بە تایبەتەوەی کە موچەی کەمترە خەڵکێکەیە لە خوار 500,000 موچەکەیەتی تا کوێستا بۆی نەکراوەتە 600,000 بەڵێ بەپێی یاسای 2014 یاسای ژمارە 9 2014 گەر باڵانە چوو بێتم خانەنشینی سەربازیش هەرە بێ بەپێی ئەو یاسایە بدرێ ئەوان شتێک جیاوازیانە بێت لە ئیسمیەکانیان جیاوازە لە فەرمانبەری ئاسایی وەگەرنا موچەکانیان هاوتاکرێتەوە لەگەڵ هێناگانیە کە ینی ئەزانی چۆن کاک حەکیم ئەگەر نەوتەکە لە ڕێگەی سۆمۆ بڕوە نەوتەکە لە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێ یان سۆمۆ وەری بگرێ ئیتر بۆ ناوخۆ بەکارێنێ بۆ ئەی فرۆشێ لە دەرەوە ئەگەر ئەوە ببێ ئەوە بەدڵنیاییەوە یعنی داشی هەرێمی کوردستان سوارترە بێ لەوەی کە سەرجەم ئەو بابەتانی کە کێشان وەکو موچەی خاننشینانی سەربازیش چارەسەر ببێ وە هەستەکەم کە هەندێک تەفاهمات لەم بارەشە هاتوێتە کایەوە باشە بەس کاکتۆر ئەوەی کە پێوەستە بە خانەنشینی ئێوە سکاڵەکەتان لە 23/11/2022 بردەوە یعنی لە دوایەوە هەر فەرمانبەرێک کە خانەنشین کرابێ 12 موچە وەردەگرێت بە دەرماڵەوە ئیکرامی پێدەدرێت یاخود لە یەکێکی 2025ەوە پرسی 12 موچە و ئیکرامی ئەوانە جێبەجێ دەکرێت خۆی فعلەن ئەوەیە یعنی ڕوونکردنەوەکەی دادگای باڵای فدرالیش ئەوەیە کە لە دوای 23/11/2022 کە ئەو داوایی ئێمە لە دادگای باڵای فدرالی بڕیاری لەسەر دراوە ڕێک وەکو ئەوەی کە ئێمە داوامان کرد بوو تاوان جەنابتان زان من بەندە تیانوسەکەم نووسی بوو ڕێک ئەو دوو داوایی کە ئێمە کردبوومان ڕێک دادگای باڵای فدرالی ئاوا بڕیاریدا کە ئەو یاسا هەڵۆشاوەیی کە ئەوانە جێبەجێ یەکەن نادروستە و پێویستە کات یاساکەی 2014 جێبەجێ بکەن و پێویستە لە 23/11/2022 موچەی سەرجەم خانەنشینان هاوتا بکرێتەوە ئەمە بە زەحمەت ئەبینم یعنی بۆ پێش ئەوە یعنی داوای قەرەبووکردنەوە ناکرێت یعنی ئەوانەی کە لە 2014 تا 2022
بە هەڵا موچەی خانەنشینیان وەرگرتووە ناتوانن داوای قەرەبوو بکەنەوە بۆ دوای 2022 ئەتوانن داوای قەرەبوو بکەنەوە بەڵام دیسانەوە ئەمەش تۆزێک بە ئەستەمە بینم بە تایبەتی پێش یعنی ئەوەی کە هەرێم لە مانگی حوتی ساڵی پارەوە یاساکەی خستە بواری جێبەجێکردن و تۆزە بە زەحمەتی بینم یەکسەر یعنی ئەوانە بین بوێت بەڵام لانی کەم لە مانگی حوتەوە ئەوانەی کە لە هەرێم خانەنشین بوون ئەتوانن داوای ئیکرامیەکە بکەن 12 مانگ بۆیان ئەژمار بکرێت طبعا هەندێک لە خانەنشینان ڕویان لە ئێمە کرد تەزەڵومان بۆ نووسیون دادخوازیمان بۆ نووسیون و ئەتوانن داوای ئەوە بکەن کە لەو کاتەوە ئیکرامیەکانیان وەربگرن 12 موچەیتەوە بەڵێ کاکتۆر ئەوەی کە پێویستە بە دامەزراندن بەڵام پشکی دامەزران لە یاسای بودجە نییە ئایا خەڵک دادەمەزرێ یاخو سەیەکەمەکانە دەرتوانی زانکۆ پەیمانگەکانە بڕوانامەی باڵایە چاوەڕێی دامەزران مامۆسایانی گرێ بەسە بکرێن بە هەمیشەیی یاخود بڵین بودجە بەزەوەی هەموارکراوە کە تایبەتە بنەوت پلەی وەزیفی هەیە بۆ هەرێم ئەگەر پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو ببێ و ئەگەر بە تەواوەتی پرسی موچە بەم شێوەی کە ئێستا هەیە ببێ بە ئیتحادی بەدڵنیاییەوە ئەو کاتە هەر دامەزراندنێک بۆ لە ئاستی ئیتحادی هەبێ پشتی هەرێمی کوردستانیش بە ڕێژەی خۆی تیا بێ و خەڵک ئەتوانرێ بمەزرێنرێ و ئەوانشی کە ئەمەزرێنرێن مەسەرەن یەکەمەکانن یەکەمی دەرچووەکانی زانکۆ پەیمانگاکانن و یان هەر چون و تۆژێکی تر کە بەپی یاسا بڕیاری دامەزراندنیان بۆ دەرەچێ پشتی هەرێمی کوردستانیشی تیا بێت بەڵێ وەکو پلە بەرزکردنەوەش ناکرێ جارێ پارەکەی بۆ تەرخان نەکراوە لە ڕاستیە ئەوە ژێکێکی ترە لە کێشە مزمینەکان کە پێویستەکات چارەسەر بکرێ و لەو دانوستانانی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەن ئەو پرسەش چارەسەر بکرێ ئەو بڕیارە نایاسایی کە یایانە لە کاتی خۆی هەڵی وەشێننەوە و بە پێی تەخسیساتی مالی و بە پێی بوونی شوێنی شاغر لە پلەکانە پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە جارێکی تر بەڵێ کاک تۆ سەبارەت بە بڕیارەکەی بڵێن ئەمڕۆ فەرمانێکی وەلایی هەبوو دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای لێبوردنی گشتی یاسای هەمواری باری کەسیەتی و یاسای گەڕانەوەی مڵک و ماڵ دادگای فیدراڵی و دەسەڵاتی هەیە ئەم یاسای هەرسێکی بەیەکەوە ڕاگرتووە ئەوە تایبەتی لای سونەکان سەبارەت بە لێبوردنی گشتی کاردانەوەی زۆری لێکەوتۆتەوە بەڵێ دادگای باڵای فدرالی دەسەڵاتی دەرکردنی ئەمری وەلایی هەیە سەبارەت بەو کە ئەگەر داوای لێ بکرێ لەو داوایانی کە ئەخرێتە بەردەمی تەوانەوە سەیری بکەن ژمارەیەکی زۆر ئەندامانی پەرلەمان و خەڵکی تر داوایان کردووە لە بەردەم دادگای باڵای فدرالی کە ئەو سێ یاسایە بوەستێنرێ و دیارەتانیان نیاوە لە ڕەوشێنەکانی پەسەندکردنی ئەو سێ یاسایە لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دادگای باڵای فدرالی سەلاحەتی ئەوەی هەیە ئەمری وەلایی دەربکە و کارێکی زۆر باشی کردووە کە ئەمری وەلایی دەرکردووە چکە بەڕاستی هەم یاسایی ئەو یاسایی هەمواری یاسای باری کەسێتی یاسایەکی زۆر خراپە و یعنی فەوزا دروستەکە لە ناو دادگاکانی عێراقا و بە هەمان شێوە ئەو یاسایی کە بۆ گەڕانەوەی مڵک و ماڵ عەلەساس و هەڵۆشانەوەی بڕیارەکانی دادگای باڵای عفوی هەڵۆشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش دەرچووە بەداخەوە لە کاتی دەنگدانە خراپ ڕۆشتووە و ئەسڵ یاساکە مەعیبە ناونیشانەکەی شتێکە ناوەڕۆکەکەی شتێکی ترە ناونیشانەکەی کە دەنگی لەسەر دراوە بە یاسای هەڵۆشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵۆشاوە عنوانەکەی ئەوەیە بەڵام لە ناوەڕۆکەکەیە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵنەوەشاندوێتەوە بۆیە یعنی ئەوەش هەر خراپە لەو یعنی شێوازی تێپەڕاندیشی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پڕکێشە بوو بۆیە دادگای باڵای فدرالی کارێکی باشی کردو ڕایگرتووە تا ئەو داوایانی کە لەو بوارەیە کراون یەکلا بێتەوە باشە کاکتۆرم بەمانای کۆتایی هەیە کەم یاسایانە تاوا هەڵوەشاونێتەوە ڕاگررتی کارپێکردنی خود دەکرێت ینی هەم ڕەت بکرێن و هەم لە قۆناغی دواتریش بڵێ ئەمە یاسایانە جێبەجێ دەکرێن نەخێر یعنی بەگومانیان نییە کە بە تەواوەتی
هەڵوەشاونەتەوە نا ئەمە ڕایگرتوون تا ئەو کاتەی چکمە کە بڕاتە بواری جێبەجێکردن و تەبیعاتی لێکەوت و مەسەن یاسایی لێبوردنی گشتی بڕاتە بواری جێبەجێکردن و کۆمەڵێکی زۆر خەڵک بەرەبن دوایی ئەگەر هەڵوەشایەوە تۆ خەڵکەکە بەریاوە چۆن ئەیگریتەوە جارێکی تر ویان یاسای باری کەسێتی ئەگەر یعنی بڕاتە بواری جێبەجێکردنەوە یعنی هەندێک تەبیعات دەکەوێتەوە مەسەن زەواجە تەلاقە ئەم شتانە کە تۆ دوایی چۆن معالەجەیەکی ئەگەر ئەو یاسایە نادەستوری بوو بۆیە ئێستا ڕایگرتووە تا دادگا بڕیارەدا لەسەر ئەوەی کە لەو بوارەیە چییە بێت لە بواری یعنی ئایا ئەو یاسانی دەرچوون بە شێوەیەکی ئوسوڵی و دەستوری پەسەند کراوەنیان نە بەڵێ چەند خولەکێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە ئەنجومەنی فیدراڵی یاخود ئەنجومەنی اتحادی کە لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان وا بڕیار بخوێنەوە یەکەمی بۆ بکرێ ئەمە چۆنە بەرژەوەندی کووردە ینی دروستکردنی ئەمە ئەنجومەنە شاوشانی پەرلەمانی عێراق گرینگە دروست بکرێت ئەو ئەنجومەنە زۆر گرنگە دروست بکرێەوە ئەو یعنی ئێستا ینی بنیادی فدرالی دەوڵەتی عێراق زۆر ناتەواوە لەبەر چەند هۆیەک یەکەم لەبەر ئەوەی ئێمە هیچ هەرێمێکی فدرالیمان نییە جگە لە هەرێمی کوردستان کە ئەمە شتێکی زۆر شازە لە هیچ شوێنێک نییە لە هیچ شوێن لە هیچ دەوڵەتێکی اتحادی و فدرالی نییە کە تەنها یەک هەرێمە بێت لانی کەمە بێت خۆی ینی سیستمی فدرالی گریمانەیەوە کە لانی کەم دوو هەرێم یا زیاتر هەبێت ئەمە کێشەیەکی سەرەکیە دووەم لەبەرەوەی کە ئەنجومەنی فدرالی نییە و لە پەسەندکردنی ئەنجومەنی فدرالی کورد زۆر پێویستە بە شێوەیەکی دروست دانوستان لەسەر ئەو پرسە بکە ئەویش بەوە ئەبێ یعنی ئەمەی کە ئێستا هەیە ئەو هینانەی کە ئەو پرۆژانەی کە لەو بوارەیە هەن کە هەموو پارێزگایەک بە شێوەی یەکسان نوێنەرایەتیان هەبێ لە ئەنجومەنی فدرالی پێویست دەکات بەو شێوەیە دانوستانی لەسەر نەکرێ بەڵکو زۆر ڕێک و ڕاشکا و پێویست دەکات وا دانوستان لەسەر ئەنجومەنی فدرالی بکرێ کە ئەو ڕێوشۆنانەی کە لە یاساکەیە ڕەنگڕێژەکرێن بەو شێوەیە بێ کە ئێمە سێ پێکاتی سەرەکیمان هەیە لە عێراقا کە کورد و شیعە و سونن و چەند پێکاتەیەکی بچووکیشمان هەن وەکو تورکمان وەکو مەسیحیەکان و تەنان ئێزیدیەکان دادگای باڵای فدرالی نوێنەرایەتیەکی ڕاستەقینە لە نێوان سێ پێکاتە سەرەکیەکە وەکو یەک سێ پێکاتە سەرەکیەکە وەکو یەک ئەندامیان هەبێ لە دادگای باڵای فدرالی و نوێنەرایەتی پێکاتەکانی تریش ڕەچاو بکرێ یعنی ئەمە هیچ شینێکی ناوێت هیچ عیبەیەکی یعنی شەرمێکی پێ ناوێت پێویست دەکات بەم شێوەیە دانوستان بکرێ لەسەر شێوازی پێکهێنانی ئەنجومەنی فدرالی چونکە فکرەی ئەنجومەنی فدرالی ئەوەیە کە تۆ ئەنجومەنێکی تر دروست دەکەی کە پشت بە زۆرینە و کەمینە نابەستێ بەڵکو پشت بە نوێنەرایەتی یعنی هاوسان و یەکسانی پێکهاتەکان یان هەرێمە فدرالیەکانە بەستێ لە دەوڵەتی فدرالیە بۆیە پێویست دەکات ئاوا گفتوگۆی لەسەر بکرێ ئەگەر نا ئەگەر هەروەکو ئەمەی ئێستا هەیە هەموو پارێزگایەک دوو کەسی بۆ دابنرێ ئەو وەکو پەرلەمان دەرەچێ وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرەچێەوە و کاتە ڕۆڵێکی ئەو تۆی نابێ بۆیە پێویست دەکات دانوستان بە وردی لەسەر ئەو پرسە کاکتۆر بە کورتی ئیشی چی دەبێ ئەو ئەنجومەنە ئێسێمە پەرلەمانی عێراقمانەیە یاسادانان و چاودێریکردنە پەسەندکردنی بودجێ ئەی ئەنجومەنی فدرالیەکە دروست بێ ئیشی چی دەبێ بە کورتی بە سوپاس دەکەم لە ڕاستیە ئەوە بەپێی ئەو یاسایی کە پەسەند دەکرێت مەهامەکە دیاریەکرێ یەکێکی تر لە مشکلەکان ئەوەیە کە لە دەستورە مەهامی ئەنجومەنی فدرالی دیاری نەکراوە کە بوو لە دەستورە دیاری بکرێ بەڵکو بەپێی ئەو یاسایە بێ لەوە ئەچێت مەسەلەن پەسەندکردنی ئەو یاسایانەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرەچێ ئەبێ ئەم ئەنجومەنەش پەسەندی بکە یان مەسەلەی دانانی بۆ نمونە لە هەندێک بۆ نمونە لە ئەمریکا دانانی پلە باڵاکان وەکو سەفیر و وەزیرەکان وەوانە بە فلتەری ئەم ئەنجومەنەیە تێپەڕێ یعنی ئاوا هەندێک دەسەڵات کە بەپێی یاسا پێدرێ باشە کاکتۆر بادوە پرسیار لەسەر دواکەوتنی پێکهێنانی کابینی حکوومەت لێ بکەین هیچ چاوەڕێی خێریان لێ دەکەی وە دووش سەبارەت بە تاوانەکردنی دانیشتنی پەرلەمان نایاسایی ئاگەر سکاڵایەک پێشکەش بکرێت هەڵەوەشێتەوە پەرلەمانی کوردستان
لەمەوە دەست پێ بکەم کار ئەوە هێنە یعنی نایاساییە کە پەرلەمان دانانیشێ بەڵام هەڵ ناوەشێنرێتەوە گەر سکاڵاژ بکرێ پەرلەمان هەڵ ناوەشێنرێتەوە لەسەر ئەو بابەتە ئەمە مخالەفەکەن بەڵام ئەو مخالەفەیە بەمانای ئەوە نییە چکە هیچ شوێنێک ئاماژە بەوە نەدراوە ئەگەر پەرلەمان بۆ ماوەیەکی درێژ کۆنە بوویەوە هەڵەوەشێتەوە لە یاسای سەرۆکایەتی هەرێمە باسی ئەوە کراوە کە پێویستە کات لە ماوەی 45 ڕۆژ ئەگەر هەڵە نەبم دانیشتنی خۆی بکە ئەگەر دانیشتنی یەکەمی خۆی بکە ئەگەر لە ماوەی 45 ڕۆژە دانیشتنی خۆی نەکرد ئەوە هەڵەوەشێتەوە بەڵام ئێستا دانیشتنەکەی خۆی کردو سۆنیان خواردووە بۆیە ئەوە مخالەفەیە بەڵام نابێتە هۆی هەڵۆشانەوە ئەو پرسی دووەمیش کە جەنابەت پرسید لە ڕاستیە معادلی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر نەهاتووە ئێمە دوو دەسەڵاتی ئەمری واقع و دوو زۆنمان هەیە لە هەرێمی کوردستان و لەگەڵیشیا دامەزراوە ئەتوانین بڵێن نیمچە فەرمیەکانمان هەیە کامانە لاوازن لە چاو دەسەڵاتی ئەمری واقعەکان بۆیە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەر نەهاتووە جگە لە یەک مەسەرە نەبێ ئەویش ئەوەیە لە خولی پێشوو تەنها لە خولی پێشوو پارتی بە تەنیا زۆرینەی ڕەهایی هەبوو لەگەڵ هاوپەیمانەکانی لە پەرلەمان ئێسام زۆرینە ڕەهایی نەماوە وەگەرنا پرۆسەکە گۆڕانکاری کەوتوی بەسەر نەهاتووە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر یوسف محەممەد مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ